لە سێ جێگەدا بە دوای تام و چێژی ڕاستەقینەدا بگەڕێن. تام و چێژی دنیای مەبەست نییە، تام و چێژی خواردن و خواردنە و سەفەر و سیاحەت نابڕێزانم. ئەمانە بە دنیا بەدەست دێت. ئەگەر خاوەنی پارە و دۆلار بیت تۆ توانی بگەیتە خۆشی، بەڵام ئەم خۆشی من باسیەکەم، ئەم تام و چێژ و حەلا و تەڵاوی من باسیەکەم بەڕێزانم تەنها لەم ڕێگایانەوە دەست دەکەوێت. تا لە ئەم سێ دەرگایانە دەیت، تا ئەم دەرگایانە بەڕووی خۆتان نەکەیتەوە بەخوای متعال خاوەن هەزارەها دەفتەر بیت ناگەی بەم تام و چێژە. ئیمامی حەسەنی بەسری بەڕەحمەت بیاخوا ئەفەرمێت بە دوای تام و چێژ و حەلاوە و تەڵاوەی ئیماندا گەڕام لە سێ شوێنە دەسم کەوت. بۆیە ئێوەش تەجربەکەی من وەربگرن، بە دوایە بگەڕێن، لە ئەم سێ شوێنەدا ئەیدۆزنەوە. فەرمووی تەفەقەدوا الحەلاوەة فی ثەلاثەة ئەشیاء، بە دوای خۆشبەختی، بە دوای تام و چێژی ڕاستەقینەی ئیماندا بگەڕێن لە ئەم سێ شوێنەدا، لە سێ شوێنی عیبادەتدا کە ئێمە ڕۆژانە پراکتیزەیەکەین، ڕۆژانە ئەم عیبادەتانە ئەکەین وەکو موسڵمان. فەرمووی لە کاتی نوێژدا هەوڵدەن بگەن بە تام و چێژی ڕاستەقینەی ئیمان، هەوڵدەن لە کاتی نوێژدا خۆتان بەختەوەرکەن، لە کاتی قورئان خوێندندا هەوڵدەن تام و چێژی ڕاستەقینەی ئیمان بکەن، لە کاتی ذکر و یادی خوای پەروەردگارە هەوڵدەن بگەن بە ئەو تام و چێژەی کەوا دڵ پێویستێتی. فەرمووی هەر کەسێک لە ئەم سێ شوێنەدا مرتاح بوو لاشەی گەیشت بە تام و چێژی ڕاستەقینە با سوپاسی خوای لەسەر کات، و هەر کەسێکش لە ئەم سێ شوێنەدا بەم سێ عیبادەتە نەگەیشتە تام و چێژی ڕاستەقینەی ئیمان، واللهی ئەم کەسە دەرگای خۆشبەختی و کامەرانی و حەلاوە و تەڵاوەی ئیمان بەڕوویدا داخراوە. یا ئەڵڵا بەڕووی زۆرێکمانە داخراوە بەڕێزانم. نوێژ ئەکەین بەڵام ناگەین بە هیچ تام و چێژێک، هیچ سوودێکی لێ نابینین، ئەم دڵەمان ئیسراحەت ناکات، هەر هاوارێتی، هەر ناڕەحەتە، هەر مەحزوونە، هەر غەم و پەژارەی لێبارێت. قورئان ئەخوێنین سوبحان الله، نە چاومان بۆی شل ئەبێت، نە دڵیشمان بۆی جۆش ئەبێت. ذکر و یادی خوای پەروەردگارەکەین، بەڵام دڵ لە شوێنێکە، قسەکانیشمان لە شوێنێک، هیچی شوێنی خۆی ناگرێت. لە کاتێکا بەڕێزانم خوای پەروەردگار کە کاتێک نوێژی لەسەر من و تۆ فەرز کردووە وتوتی نوێژ واتا مقابلە لەگەڵ مندا، نوێژ واتا گفتوگۆ لەگەڵ خوایە سوبحانەوە وتعالە. تۆ کاتێک ئەڵی ئەڵڵاهو ئەکبەر یعنی خوایە گیان من دەرەچمە دەرەوە لە هەموو شتەکان لە چاوی تۆیە، هەموو شتەکان لە ئاست قودرەتی و توانای تۆیە، هەموو شتێ بچووکە. ئەڵڵاهو ئەکبەر، خوا گەورەترینە، لە هەموو شتێک گەورەترە، لە ئیش و کارەکەم، لە ماڵ و مناڵەکەم، لە خێزانەکەم، لە هەموو مەساڵحێکی دنیام نوێژ لە هەموو شتێک گەورەترە، تۆ لە هەموو شتێک گەورەتری. خوایە من لە ئەم نوێژەیە خۆم تەفەڕوغەکەم بۆ تۆ. ئێمە لەوە تێ نەگەیشتینە بەڕێزانم، گفتوگۆیە لەگەڵ خوایە. تۆ کاتێک ئەڵێ الحەمدولله رب العالمین، خوای گەورە ئەفەرمیە بەندەکەم سوپاسی کردم، جوابت ئەیاتەوە، گفتوگۆیە بەڕێزانم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کاتێک ناڕەحەتی بەهاتایە بۆ سەر دڵی یەکسەر ئەڕۆی نوێژیە کرد، ئەهاتە ژوورەوە بۆ مزگەوت، ئەی فەرموو ئەریحنا بیها یا بیلال، قامت کە با دڵەکانمان مرتاح بێ بە نوێژ. بۆیە ئەی فەرموو بیلبیلەی چاوی من لە نوێژدایە، نوێژەکانمە. نوێژ ئەبێ وار لێ بکە ئارامت کاتەوە بەڕێزانم. کاتێک کە تووڕابیت بڕۆ نوێژکە، کاتێکەوە مەحزوونی خەفەتێکت هەیە بڕۆ نوێژکە. تام و چێژی ڕاستەقینە لە یا درۆزێتەوە. بەس بەڕێزانم تۆ کە کاتێک گەچیتە ڕوکوع عەزەمەتی خوا ئەلەو شوێنەیە باسەکەیت، ئەڵی خوایە من زۆر بچووکم، خوایە هەرچی شتێک هەیە لە کەونا، تەکنەلۆژیایە، سەیارەیە، دنیایە، پارە و پولی دنیایە، خوایە هەموو شتێ لە لای من بچووکە. سوبحانە ڕەبی العەظیم، خوایە تۆ زۆر گەورەیت. ئەچیتە سوجدا سەری بەرزت نەویەکەی دەڵی خوایە من هاتوومەتە ئەم ئەرزە، سوبحانە ڕەبی الأعلا، تۆ زۆر پاک و بێگەردی، لە هەموو شتێ بەڵندتریت. ئاوا تام و چێژ لە نوێژەکرێ بەڕێزانم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەوەنتەنەی ئەفەرموو ئەریحنا بیها یا بیلال، ئادەی دڵەکانمان مرتاحکەرەوە با نوێژەکانمان بکەین. لە کاتی قورئان خوێندنە بەڕێزانم ئێمە بۆچی تام و چێژ لە قورئان خوێندن نابینین؟ واللهی بەڕێزانم لە سەتان نەوەتمان وەکو جەریدە قورئانە خوێنینەوە، سوبحان الله، هەندێکمان لێوەکانیشمان ناجوڵێنینەوە، تەنها چاوێکی پیاخشێنین، هەتا ئێستا لە مەعانیەکانی تێنەگەیشتوینە. قل هو الله أحد هەمومان لەبەرمانە،
تخوا أو خلق أزاني ماني قل هو الله أحد شيئا قل هو الله أحد باسي وحدانيتي خواكات باسي قوري خواكات الله الصمد خواجي أميدا نك حزبيك نك مسؤوليك نك بربرسيك نك باري أم دنيايا نك معيشتكت الله الصمد أو جيجاي أميدا تنها خوايا سبحانه وتعالى باسي هاموشتك تياكرا ولا قل هو الله أحد لسورة إخلاصة كاتيك تو يادي خوا كيت سبحان الله تسبيحك وبدسوي سبحان الله كي الحمد لله والله أكبر ولا إله إلا الله بلام ضلد لشوينك ترى تجارتك كردو مشغولي بأهوه سبحان الله أكي بو أوي كارا كانت بو آسان بيت أستغفر الله أكي نالبر أوي تامو تيجي إيمان بكين نالبر أوي كوا خوالة تاوانا كان ما مبوريا نالبر أوي توبيكي راسقيناكين بو أوي خوا منالم باتي بو أوي زواجا كم آسان بيت بو أوي كوا قەرزارێکی زۆر بەسەر ماکەوتو و قەرزارەکەم لەسەر سوود بێت ئێمە ئەمانە بۆ بەرژەوەندیەکانی خۆمان ئەکەین بۆیە نەگەیشتونەتە تاموچێژی ڕاستەقینە بەڕێزانم ئابۆیە تاموچێژی ڕاستەقینە حەلاوەی ئیمان دەرگاکەی لە ئێمە داخراوە بەڕێزانم واللهی ئەگە بەڕاستی بچینە ناو نوێژەوە ئەگەین بە تاموچێژی ڕاستەقینە واللهی ئەگەر بەڕاستی ئەو مصحەفە بکەینەوە بچینە ژوورێکەوە بە دەنگێکی خۆش کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیێ کاتی قورئانتان خوێن بە دەنگێکی خۆش قورئان بخوێنن تا بگەی بە تەڵاو و حەلاوەتێکی زۆر جوان تا تاموچێژ لە ئیمان بچەژیت ببینیت سبحان الله نوێژ ئەکەین خۆمان نازانین ئەڵین چی واللهی خەڵک جاری وەها بووە ئاگام لێ بووە لە تەحیاتا بەڕێزانم فاتیحای خوێندووە باشە ئەوەندە بێ ئاگا بووە لەم نوێژە نەیزانیوە چی ئەڵێ خەڵکێک بووە لە کاتی نوێژی جەماعەتە بەڕێزانم ئێمە چین بۆ ڕکوع چێ بۆ سوجدە ئەوەندە مەشغوڵە ئەم ئینسانە مەشغەڵەتی دنیا بەڕێزانم لەگەڵ نوێژە یەک ناگرێتەوە تۆ قورئان بخوێنی وەکو جەریدە حیسابی بۆ بکەی ناگەی بە تاموچێژی ئیمان ذکر و یادی خوای پەروەردگار خوا فەرمێ ئەلا بذکر الله تطمئن القلوب بە یادی خوا ئەم دڵە ئارامە بێتەوە کاتێ دڵی من و تۆ ئارام نابێتەوە خەلەل هەیە بەڕێزەکەم خەلەل هەیە عەزیزەکەم چاوەڕاستەکەم خەلەل هەیە ئێمە دنیا ئالوودە بووە بە دڵمانەوە دنیا کالێکتی کردووە دڵمانی ژەنگاوی کردووە بۆیە ئێمە ناتوانین بگەین بە تاموچێژی ڕاستەقینە بەڕێزانم واللهی پیاوچاکی وا هەبووە ئەی فەرموو من ئەگەیشتم بە ئەو تاموچێژە ئیمانی کە خوا باسیەکات تاوام لێ ئەهات لەبەر خۆمەوە ئەمەوت ئەبێ خەڵکی بەهەشتیش وەکو من بێت واللهی ئەگە خەڵکی بەهەشتیش وەکو من خۆشحاڵ بن وەکو من ئاسوودە بن بەختەوەر بن واللهی ئینەهم لەفی عەیشین طەیب ئەوان بەڕاستی بەختەوەرن بەڕاستی کامەرانن پیاوچاکی وا هەبووە فەرمی ئەوەندە گەیشتومە بەخۆشی بە حەلاوەی ئیمان ئەگەر مەلیکەکان کوڕی پاشاکان بیان زانی باە من لە چی خۆشیەکەم واللهی بە شمشێر بە هێزی تەیارە و دەبابە ئەهاتن لە دڵم دەریانە کرد خۆشیەکانیان زەوتە کرد ئەیان برد بەڵام ئەوان نازانن من هەستیم چۆنە بەرامبەر بە ئەم ذیکر و قورئان خوێندنە بەرامبەر بە ئەم نوێژە چەندێ منی مرتاح کردووە چەندێ منی ئاسوودە کردووە بۆیە بەڕێزانم ئەگەر لە ئێستاوە ئەم وشانەی من ئەبیستیت نەگەیشتوودە بە تاموچێژی ڕاستەقینەی نوێژ و قورئان خوێندن و ذیکر و تیلاوەت لە ئێستا بەدواوە هەوڵدە لە ئەم سێ شوێنەدا بگە بە تاموچێژی ڕاستەقینەی ئیمان